پاش ئەوە دێنە سەر باسی غەزا و سەریەکان. غەزا ئەوەیە کە بە ئەمیرەتی پێغەمبەری نازدار بووە عەلەیهی سەڵات وسەلام ئەو فەرماندەی بووە، بەڵام سەریە ئەو ناردوێتی. سەریە جاری وا هەیە لەشکرێکە و جاری واشەیە مەفرەزەیەکە تووشی جەنگ بوو بن یا نەبوو بن، سەرکەوتوو بوو من یا شکستیان خواردوێ، هەر بە سەریە حسابە. پێوترە سەریە، بەڵام خەڵکی لەبەرەوە لە عێراقا پێوترە سریە، بە سریە ناویە برێ. لەبەرەوەی شەرعێتی کوشتار بۆ مسلمانانیش دیفاعکردن لە خۆیان خوای پەروەردگار ڕێگای پێدان. ئیسلام بە سروشتی خۆی شەڕە بغزێنێ، ئەویش لەبەر دوو سەبەب. یەکەم لەبەرەوەی هەر نەفسی مرۆڤ بۆ خۆی حەزی بە کوشتن و کوشتار نییە، وەکو خوای گەورە فەرمە کوتیبە عەلەیکوم القیتال وهو کورهٌ لەکوم، کوشتارتان لەسەر فەرز کراوە لە کاتێکا کە بغزێنراویشە. چونکە بە تەبیعەتی حاڵ مرۆڤ حەز بە سەلامەتی خۆیەکە و نایەوێت بکەوێتە هیچ کات و شوێنێکە و کە مەرجی لێوە دەرەکەوێت و لێی نزیکە بێت. دووەمیشیان لەبەرەوەی کە زۆر لەگەڵ بانگەوازی خواییە یەک ناگرێتەوە. تۆ بانگەوازێکی خوایی و ڕەحمەتت هەڵگرتووە بەڵام بڕۆی بشکوژی، چکە بانگەوازەکە ئەو ڕەحمەتەیە کە پێغەمبەری نازار عەلەیهی سەڵات وسەلام هێناوێتی و خوای گەورە دەرهەقی فەرموویەتی وما ئەرسەلناکە ئیلا ڕەحمەتە للعالەمین، یعنی ئێمە بە ڕەحمەت نەبێت تۆمان بە هیچ سیفەتێکی تر نەناردووە. بەڵام لەگەڵ ئەم دوو خاڵەشە ئیسلام ئەحکامی کوشتاری هەردا ڕشتووە، ئەویش بۆ بەدیهێنانی دوو مەبەست. یەکەمیان بۆ پاراستنی گیان و عەقیدە و سەربەخۆی و مافی مسلمانان لە دەستدرێژی، دووەمیان تەئمینکردنی ڕێبواری بانگەوازەکە تا ئاسان بگا بە هەموو خەڵکی. کەوابوو جەنگ ضرورەتە، بەقەدەر پێداویستی بارودۆخەکە و کات و شوێنی بانگەوازەکەش دیاریەکرێ. ئەمەش مافێکی شەرعی و ڕەوایە، بۆیە خوای گەورە فەرمێ ولولا دفع الله الناس بعضهم ببعض لهدمت صوامع وبيع وصلوات ومساجد يذكر فيها اسم الله كثيرا. يعني اگر خوای گەورە ئەو ڕێسا و یاسای بۆ ڕوبەڕووبوون و جەنگی نێوان خەڵکی دانە ڕشتایە، ئەو کاتە پەرستگاکان سۆمعە و دێر و بەیعی مەسیحی و سەڵەواتی جوولەکە و مزگەوتی مسلمانان کە ناوی خوا و یادی ئەویان تیا ئەکرێ، هەمووی ئەڕوخان و خاپورەکران و کاولەکران. هەموو غەزا سریەکانی پێغەمبەری پێشەوە عەلەیهی سەڵات وسەلام بۆ هێنانەتی ئەم مەبەستانە بووە. هیچ غەزایەکی یان سریەیەکی خوا نەخواستە بۆ دەستدرێژیکردنە سەر هیچ کەسێک نەبوو، کە خوای گەورە پێغەمبەری نازداری عەلەیهی سەڵات وسەلام بەهێزی خۆی و ڕەنجی مسلمانان سەرخست و لە مەدینە جێگیر بوون، قوڕەیش وازی لە ڕاوەدون هێنانیان نەئەهێنا و دژایەتیکردنی هەر بەردەوامە کرد. ئەویست لە مەدینەش تەنگ بەو بانگەوازە هەڵچنێ و هەبوونی مسلمانان لەوێش دەرپەڕێنە. تا ئەو سەردەمەی لە مەکە و ساڵانی یەکەمی مەدینەش خوای کارزان هەر فەرمانی ئارامگرتن و تەحملکردنی بە پێغەمبەری نازدار و مسلمانانەدا، داوای لێکردن بە سەبر بن، چاوپۆشی لەو ڕەفتارە دژمنکارانەی قوڕەیش بکەن و وەڵامیان نەدەنەوە. هەرەی فەرموو لتبلون في أموالكم وأنفسكم ولتسمعن من الذين أوتوا الكتاب من قبلكم ومن الذين أشركوا أذى كثيرا وإن تصبروا وتتقوا فإن ذلك من عزم الأمور. يعني حتما بو ساماني بيتان دراو بنفس جاني خوتان تاقية كرينوا، هروها بوشك لأهلی کتاب ئاسمانیەکانی پێش خۆتان و ئەو کەسانی کە شەریکیان بۆ خوا بڕیارداوە تووشی ئازار و ناسور و ناڕەحەتی و شکەنجەی زۆر دێن، بەڵام ئەوێ بە ئارام بن، سەبر بگرن، چونکە سەبرگرتن و لە خوا ترسان کاری هیممەت بەرزەکانە. دواتر کە لە مەدینە وردە وردە مسلمانەکان بەهێز بوون و جێوڕێ خۆیان بوو، خوای گەورە ڕێیدان کە بەرگری لە خۆیان بکەن، بەڵام هێشتا جیهادەکەی لەسەر فەرز نەکرد. هر فرمي أذن للذين يقاتلون بأنهم ظلموا وإن الله على نصرهم لقدير الذين أخرجوا من ديارهم بغير حق إلا أن يقولوا ربنا الله. أواني بنا حق لمالو منالو شارو جيو ريخوان در پرنران هر لبروي آنود ايم اخوامان الله يا او اخواي قور الريان دا برگري لمظلوميتي خوان بكن واج لسرخستنيانا بتوانايا حتما خواي پرودگاريش بەتوانایە لەوە کە سەریان خە. اینجا کوشتاری ئەو کەسانەی لەسەر فەرزکردن کە دێن بۆ کوشتنیان، یەکەم جار بەرگریە لە خۆیان، دوای ئەو کەسانەی کە خۆیان دێن ئامادەکردەوە بۆ کوشتنی ئەمانەشێ هێرشکەنە سەر ئەوان و بیان کوژن، کە مادام ئەوانیش لە زۆنی شەڕان و خۆیان بۆ شەڕکردن
ئامادە کردو نەک ئەوانەی کە حەقیان بەسەر ئەمانەوە نیە و چەکداریش بن بۆیە فەرمووی وقاتلوا في سبيل الله الذين يقاتلونكم ولا تعتدوا إن الله لا يحب المعتدين يعني لپێناوی خوایە دژی ئەو کەسانە بجەنگن کە بۆ کوشتارتان هاتوونەتە پێش بەڵام دەستدرێژی نەکەن چونکە خوای گەورە دەستدرێژکارانی خۆش ناوێت هەموو کەس لەم ئاەتەدا تێبینی ئەوەکە کە فەرموویەتی دەستدرێژی مەکەن و لە سنوور دەرنەچن یعنی بە جۆرەی پێویستی بارودۆخ و کات و شوێنەکە جەنگەکە دیاریکەن و بە مقداری خۆشی بیکەن اینجا دوای ئەم کاتانە جیهادەکە لەسەر هەمووان فەرز کرا کە کوشتار لەگەڵ مشریکەکانە بکەن و فەرمووی وقاتلوا المشركين كافة كما يقاتلونكم كافة صفەتی قیتالە بەردەوام هەر لە ئەوانی شاهێ ئێوەش هەموو مشریکەکان بکوژن وەکو ئەوان هەمووتان نەکوژن چکەوانی صفەتی قیتالەکەیانتیا یا فەرمووی وقاتلوهم حتى لا تكون فتنة ويكون الدين لله فإن انتهوا فلا عدوان إلا على الظالمين جنگیان لەگەڵا بکەن با کەس لە دینەکە هەڵنەجێڕێتەوە تا بەرنامەی ژیانەکە دەبێتە دینەکەی خوای پەروەردگار و بەس و هەر ئەویشە پەرستێ ئەگەر کۆڵیاندا ئیتر بە هیچ شێوەیەک دەستدرێژی نابێ بکرێت سەر غەیری زاڵم و ستەمکاران یعنی ئەو کاتە شەڕمان بەس لەگەڵ زاڵم و ستەمکارانە کە پێویستە مافی خەڵکەکەیان لە گەرویە دەربهێنینەوە کەوابوو قۆناغەکانی جەنگ ئاوادارڕژ لە سەردەمی پێغەمبەر عەلەیهی سەڵاتو وەسەلام و پێی وەحی خواییشە لە سەرەتادا قەدەغە بوو کەس بەرگری لە خۆشی بکە پاشان ڕێدران بەرگری لە خۆیان بکەن اینجا بەرگری ئەو کەسانە ببنەوە بەرەنگاری ئەو کەسانە ببنەوە کە دێنە سەریان و شەڕیان لەگەڵەکە دوای ئەوانە فەرمانیان پێدرا کە جەنگ لەگەڵ ئەو مشریکانە بکەن کە ڕوبەڕوویانە بنەوە و ڕوبەڕووی مسلمانانە بنەوە و هەروها ڕوبەڕووی پێغەمبەری نازدارە بنەوە عەلەیهی سەڵاتو وەسەلام کەوابوو ئەشێ ئەنجا ئێوە سریە و غەزاکان بنێرنە سەریان سەریەکان